نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویست، خوشکانی بەڕێز، ئەمڕۆ باسی ڕەوشتێکی ترەکەین کە پێویستە لە هەموو خوشک و برایەکی مسلمانە هەبێ، ئەویش بریتیە لە ڕەوشتی التەضحیە، واتە قوربانیدان. قوربانیدان واتە ئینسان نەفسی خۆی یان ماڵی خۆی یان هەموو شتێکی بە نرخی خۆی ببەخشێ لە پێناوی مەبەستێکی پیرۆز و گرنگە. جا چاوەڕوانی ئەگەر لە پێناوی خوایە بێ، ئەبێ ئەو قوربانیدانە چاوەڕوانی ئەجر و پاداشت لە پەروەردگار بکەی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی التەوبەیە ئەفەرمێ: إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای تعالی مسلمانان، ژنان و پیاوان، تجارەتی لەگەڵا کردوون. خوای تعالی نەفس و ماڵیان و هەموو شتە بە نرخەکانیانی لێکڕیون لە بەرامبەرە بەهەشتی پێداون، بەهەشتێک کە پانتایەکەی ئاسمانەکان و زەویە، کەوا هیچ ناخۆشیەک و ناڕەحەتیەک و پیربوونیەک و مردنیەک و نەخۆشیەکی تیان نییە. هەموو شتەکانی خۆشی و ئیسراحەت و لەزەت و چێژە. ئەو بەهەشتەی کە سفرەی خوای پەروەردگارە بۆ خۆشەویستانی خۆی، خوای تعالی خۆی ڕازاندوێتیەوەی بۆ خۆشەویستترین کەسەکانی خۆی. خوایەک کە دەسڵاتەکەی بێسنوورە، تواناکەی بێسنوورە، و خۆشەویستترین کەسانیشی ئەگەڕێنەوە بۆ لای، و وعدیشی پێداون. ئەفەرمێ: فيقتلون ويقتلون وعدا عليه حقا. ئەمە وعدی خوای پەروەردگارە کە داوێتی بە دۆستان و بە خۆشەویستانی. لەکوێیە؟ في التوراة والإنجيل والقرآن. لە تەوراتە ئەم وعدەی داوە، لە ئینجیلە ئەم وعدەی داوە، لە قورئانی پیرۆزیشە ئەم وعدەی داوە. هەر کەسێک لەسەر ئەم وعد و بەڵێنە کە خوا پێی داوە بەردەوام بێ و بتوانێ وعدەکە جێبەجێ بکا: ومن أوفى بعهده من الله فاستبشروا. هەر کەسێ وەفا بەو عەهدە بکا بە جوانی کە خوا لەگەڵیا کردوێتی، ئەوە مژدە بێ بۆ ئەوانە. فاستبشروا ببيعكم الذي بايعتم به. بەڕاستی بەنرخترین کڕین و فرۆشتنتان کردووە لە ژیانتانە. وذلك هو الفوز العظيم. وأما بردنەوەی ڕاستەقینە و گەورەیە. بەڕاستی بردنەوەیە کە لە هەرچی بردنەوەکانی دنیا هەیە گەورەترە. لە دنیا چیت بردبێتەوە، چی قازانجێکت کردبێ لە توجارەتە، لە معاملەی ژیانە، لە هەموو ئەوەی کە لە دنیاە بەدەست هێناوە، ئەتوانم بڵێم لە چاو بردنەوەی ڕۆژی قیامەتە هەر باس ناکرێ، هەر قیاس ناکرێ. ئەگەر من بڵێم مسقالە زەڕەیەکە لە چاو ئەم مزگەوتە هێشتا کەمە وتون، چونکە ئەوە بردنەوەی هەتاییە، بردنەوەی گەورەیە. هیچ شتێک ئەوە ئەوە گەورە نییە کە تۆ لەم دنیا پڕ لە معاناتە، لەم قاعی ئیمتحاناتە ڕزگارت ببێ و بگەیتە ئەوبەر. ئیتر نە ناڕەحەتی ئەمێنێ، نە ناخۆشی ئەمێنێ، نە کەس مردن ئەمێنێ، نە نەخۆشی ئەمێنێ، نە ئیش و ماندووبوون ئەمێنێ. ئەمانە هیچی نامێنن. ئەوەی لە دنیاە حەزت لێ کردووە لەوێ زۆر بە زیاترەوە دەستەکەوێ. لەهم ما يشاءون فيها ولدينا مزيد. ئەوەی کە حەزی لێەکەی هەر بە خەیاڵیش تا جاری وا هەیە، نەهاتووە قەت ئەوە دەستکەوێ لێ خوای تعالی بە تۆ ئیدا. وەلەگەڵ ئەوەی خوا ئەفەرمێ لەوەش زیاترمان هەیە کە ئەو بیری لێکاتەوە، کە ئەو خەیاڵی بۆی ئەچێ، کە ئەو حەزی لێەکە. بەهەشتانێک لەهم، لەو بەهەشتانەیە خۆشەویستەکانم،
فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. والله لو بهشتانيا شتانێک هەیە کە نە چاوتان بینوێتی بە حەیاتی شتیواتان نەبینیوە وەنا گوێتان بیستوێتی حتا بەیانی حتا ئەو ڕۆژەی لە دنیاە ئەمێنین ئێوە گوێ بگرن و من قسەتان بۆ بکەم و باسی وەصفی بەهشتان بۆ بکەم هێشتا ئەوە نییە کە خوا بۆ ئێمە یاناوە، هێشتا کەمم وتوە، هێشتا ناتوانم بەنیوەی ئەوەش بگەم و نە هەرگیز بە خوتورەی دڵیشتان نەهاتووە ئەوەندەی لە خۆشی و لە نیعمەتی تایە بەهشت. ئەوە مقابل ئەوەیە کە تۆ نەفس و ماڵت بکەی بە قوربانی، ئەوەی بە نرخە لەلات بکەی بە قوربانی، نەک کاتە زیادەکانی ژیانت. خوای تعالی لە سورەتی ئەحزاب ئەفەرمێ من المؤمنین رجال، لەناو ئیماندارانە پیاو هەبووە، پیاوانێک رجال صدقوا ما عاهدوا الله عليه، ڕاستیان کردە لە ئەو پەیمانەی کە بەخوایان داوە، بەڕاستی پەیمانەکەیان بردۆتە جێ. فمنهم من قضى نحبه، هەنێکیان لە پێناوی ئەو پەیمانەیە سەری خۆیانیان داناوە، ومنهم من ينتظر، وأواني تريش تماون شاوران لبيناوي خوايا شهيد ببن، ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. نقوريان نتماحي دنيا وباري دنيا وبلو باي دنيا وأمان هالي خلط عند بيتن لبر خاطري توس خالق للدنيا أوان هل خلط عبيتن هل قرع بيت نوا. ناقورين أهلي إيماني راسقين ناقورين جا قرباني دان خوش يسكان دو جور قرباني دان من هي بقى قاما ليبي قرباني دان يكم يانك محمودة وسوپاسکرا و قربانی دانێکی چاکە ئەوەیە کە تۆ لە پێناوی سەرخستنی حەق کە دینی خوا لە هەمووی حەقترە، لە پێناوی سەرخستنی حەق و گەیشتن بە ئامانجێکی شەرعی تۆ قوربانی دابێ، ئیتر بە نەفست بێ یا بە ماڵت بێ یا بە هەشت شتەکانی تری ژیانت کە بە نرخە لەلات. ئەمە قوربانی دانێکی محمودە سوپاسکراوە جێگای دەستخۆشیە. بەڵام قوربانی دانێکی تر هەیە لە پێناوی سەرخستنی پوچەڵ و باتڵ، لە پێناوی سەرخستنی شتێکی خراپ، بەرنامەیەکی خراپ، ڕێبازێکی خراپ، کورە هەیە لە پێناوی بەرنامەیەکە خۆی داتە کوشت. ئەسڵەن دژی دینی خوایە، بەرنامەیەک ئامادەیە خۆی کاتە قوربانی، ئامادەیە لە ماڵ دەرچێ نەگەڕێتەوە هەتا جەنازەکەی ئەگەڕێنەوە، هەیان خەبەری ئەگەن کوژراوە بە حەیاتی ناگەڕێتەوە. بەرنامەیەکی پوچەڵ، بەرنامەیەکە نازانم چۆن باسی کەم، بە هیچ شێوەیە نە بۆ دنیا باشە نە بۆ قیامەت باش. خەڵک هەیە لە پێناوی ئەوە خۆی داتە کوشت، یان ماڵ و سەروەت و سامانی لە پێناوی ئەوەیە سەرفەکە. تەسەوڕەکەن خەڵک هەیە پارە و ماڵی، پارەی باش، ماڵی باش لە پێناوی مسابقەیەک و پێشبڕکەیەکی تیکتۆکە سەرفەکە، یا پارەیەکی زۆر ئەدا بڕوا بۆی مەلعەبێک تەماشای یاری تۆپتۆپیان بکات، تۆپێک 22 نەفەر بە دوایە ڕاکەن، پارە لە پێناو ئەوە سەرفەکە. جاری وا هەیە گڵا ئەدا، چەند گڵا ئەدا بۆ ئەوەی تەماشای یاریەکی بەرشەو ریال بکە یا بچێ بۆ ئەوێ. خەڵکی لەو پێناو ئەوە پارە سەرفەکە. هەر عەقڵ تەوێسێ ئینسانی مسلمان ئەبێت ماڵ و سەروەت و سامان و ئەوەی هەیە لە شتە بە نرخەکان کە وەقت و کاتەکانی ژیانت لە پارەکە گرنگترە، هەمووی لە پێناوی خوایە، لە پێناوی شتە جوانەکانە، لە پێناوی شتە سوپاسکراوەکانە بەسەری. ئەگەر یەکێ لەو تیفانەی کە ئێستا نایانم بردیان هەر تیپێکی تر لە تیپە تۆپتۆپیانەکان ئەگەر بیباتۆ هەتا دەڕۆژ ئەو لە فەیسبوک هەڵەدا ئەوە بردمانۆ، ئەوە بەرشەماندا بە زەویە، ئەوە ڕیاڵماندا بە زەویە، عیبیش لە خۆی ناکە و خۆشی بە مسلمان ئەزانێ. ئامادەش نییە یەک پۆستێ بکات لە پێناوی سەرخستنی حەقە، ئامادە نییە یەک وشەیەک لە دەمێ بێتە دەرەوە لە پێناوی سەرخستنی حەقە، بەڵام لە پێناوی ئەو شتە پوچەڵانە ئامادەیە هاوڕێی لە خۆی عاجزەکە، ئامادەیە پارە سەرفەکە، ئامادەیە کاتی خۆی ئەکوژێ. تەماشاکەن ئێمە چەند لە دینی خوا دوور کەوتینەتەوە بەڕێزان، سیرکەن بەڕێزان. ئەو شێوازە قوربانیدانە قوربانیدانێکی پیسە پوچەڵە. کابرایە کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله ما القتال في سبيل الله، وتی ئەی پێغەمبەری خوا چی جەنگێک لە پێناوی خوایە، یعنی پاداشتی باشتە، چی جەنگێک؟ فەرمووی هەنێکمان هەیە خۆی لە پێناوی عەشرەتا خۆی داتە کوشت، هەنێکمان هەیە لە پێناوی ناوبانگە خۆی داتە کوشت، هەنێکمان هەیە هەر یەکێک لە شتێک لە پێناوی ئەوەیە. ئای پێغەمبەری خوا ئەمانە لە پێناوی خوایە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری بەرز کردەوە فەرمووی هەر کەسێ بجەنگێ بۆ ئەوەی ناوی خوا بەرز کاتەوە، بۆ ئەوەی وشەی خوا بەرز کاتەوە، عەدالەتی خوا بەرز کاتەوە، حکم و شەریعەتی خوا بەرز کاتەوە، ئەوە لە پێناوی خوایە، ئەوە کانی تر هیچی لە پێناوی خوا نییە.
خلق هي الله من لك يناوي الرياضة كيف فلانا كساكم أنا ما كشت من ما دمكم ما كشت ديت دوم زدو ديت الرئيسية كم ودوام وسيم كل جاري ويا رات ماري إخوة سيلفيك على ماري إخوة فيديو دروسك على ماري إخوة لا لايك عبيها دعاء ظالم كاكا دعاء سركرديه كاكا كمنهج غير إخوة پروردگاری گوته سيمنك باتيه بالرئيسة أمانك باتيه أما قرب سرية قربانيدان دیاردەکانی چۆنە یەکەم قوربانیدان بە نەفسەوەک لە هەمووی بەرسرە کە ئینسان ڕوحی لە پێناوی خوایە ببەخشێ ئەوە لە هەمووی بەرسرە و پاداشتەکەی لە هەمووی گەورەترە کە بەهەشتە دووهەم قوربانیدان بە ماڵ و سەروەت و سامان خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون ناگەن بە پلەی بەرزی بە پلەیەکی گەورە کە بیڕە بیڕ یعنی ئەو پڕی پلەی چاکە ناگەن حتاوەکو نەبەخشن لەوەی حەزی لێەکەن لەوەی حەزی لێەکەن حەز پارە طبعا خۆشەویستە هەر شتێکی تریش کە حەزی لێەکەی لە دنیاە ناگەیتە پلە بەرزەکان حتاوەکو لەوە نەبەخش کەی بەخشیت معنای وایە تۆ گەیشتوویتە پلەی بڕ حتا قەرزدان یارمەتیدانی قەرزار کاتێ ئەڕۆی سەیری دەفتەرێکەکەی زەلامێک دراوسێت خزمێکت کەسێکت لەبەرەوەی موچەکەی کەمەیان هەر موچەی نییە لەبەرەوەی وەزعی خراپە قەرزارە تەماشاکەی ملیۆنێ قەرزارە لە مارکێتێکە چەند خۆشە لەبەر خاتری خوای تەعالا 500 بکەیتە بەری خۆت ئەگەر هەمووی نەخیتە بەر چەند گەورەیە ئەوەیشە قوربانیدانە بە ماڵ و ئەوەی شتێکە لە شتە گەورەکان هاتە کابرایەک هەبوو نوێژ و تاعات و شتی زۆر زۆر تەواو نەبوو ئەم کابرایە کاتێک قەرزی بە خەڵک ئەدا ئەیوت بە شاگردەکانی کە لەسەر دوکانەکەن ئەیوت ئاگاتان لە فەقیر بێ ئاگاتان لەوانە بێ کەوان نییانە ئەوەی کە هەیەی بەڵام بە ئاسانی دەستی ناکەوێت مراعاتی بکەن لە کاتی قەرزەکەیە ئەوەیشی کە نیەتی چاوپۆشی لێ بکەن خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ تۆ ئەمەندە بەخشیندە بووی ئەمەندە بەخشیندە بووی فڵانە کەس لەبەر خاتری من بەزەویت بە عەبدەکانی منە ئاهاتۆ لیان خۆشە بووی چاوپۆشیت لیانەکەت ئەمڕۆ منیش چاوپۆشیت لێکەم کەم و کورتیەکەت هەیە بۆتی داپۆش سەیرکن بەڕێزە سێیەم قوربانیدان بەکات بۆ خەڵک فێرکردن فێرکردنی دینی خوا بێ یان فێرکردنی خوێنەواری بێ یان ئیسە مدەڕسەکان و ئەوانەی کە دەرسەدەنەوە هەموو مامۆساکان ئەوەی مامۆسای مەکتەبە هەر لە بنەڕەتیەوە هەتاوەکو ئەگاتە زانکۆ و خوێندنە بەرزەکانیش ئەگەر مەبەستیان ئەوە بێ خەڵک فێر علم بکەن و کاتەکانیان بۆ ئەوە بڕاستە موچەشی لە بەرامبەرە وەرەگرن بەڵام ئەمان نیەتی خۆیان پاک کردوتە لەبەر خاتری خوا خەڵکی فێری علمی چاکەکەن تەشجیعەکەن لەسەر چاکەکاری بەڵێ بە ئیزنی خوای پەروەردگار ئەوانە لەوانن کەوا قوربانی بە کاتەکانی خۆیان ئەدەن لە پێناوی خەڵک فێرکردنە لە پێناوی یارمەتیدانی خەڵکە بۆ ئەوەی فێری علم و فێری زانست و فێری ڕێگای باش بن چوارەم قوربانیدان بە ئیسراحەتی خۆت جاری وا هەیە یعنی ئیسراحەتی خۆت تێکەدەی لە پێناوی سوڵحێکە ئیسراحەتی خۆت تێکەدەی لە پێناوی بەڕێوەبردن یا بەڕێکردنی کاری مسڵمانێکە لەبەر خاتری خوا جاری وا هەیە ئەخ برینە زۆر گەورەیە ئیسە تۆ بچیتە دائیرەیەک معاملەیەکی قورست هەیە بە ئاسانی معاملەکە ڕێناکە برادەرێک لەوەیە بە ئاسانی ئەم کارە یعنی دانیشتووە هەندێک جاری وایە لە کاتی لەو کاتەشی کە بۆی دیاری کراوە هەندێک لەوەیش تێ ئەپەڕێە لەبەر خاتر ئەوەی معاملەی ئەو خەڵکە هەمووی تەواو کارەکانیان بۆ بەڕێ بخات زۆر گەورەیە بەڵام هەر لەوەیشە لەناو ئەو دائیرەیە ئەگەر کابرا دەست کاتە نان خواردن کە شوێنی نان خواردن نییە تۆ خۆت 4 ساعات دەوامت هەیە لەوێ دەست کاتە قاوەڵتی بەیانی لەوەیەکە بەخوا ڕۆژمانە بۆ دایرەی وە تی بەخوا جارێکەن مەڕۆنە ژوورە لەبەرەوەی قاوەڵتیەکە ساعات 9 هاتیە قاوەڵتەکە لە دایرەکە دوای ئەوە ئەگاتە نزیکی نیوەڕۆ هەڵەسیان نانەخوا نانی نیوەڕۆ نیم ساعتی بە قاوەڵتی بردەسەر ساعاتێکی بە نانی نیوەڕۆ بردەسەر دوای ئەوە نوێژی زوحاکە با بکات من نوێژی زوحاکە بەخوا ئەمەی کە ئەیڵێم واللهی بەسەر خۆمە هاتووە بەسەر خۆمە هاتووە ڕۆیشتمەتە دایرەی وە سێرم کردێت تقریبا 20 نەفەر سەری کردو بە تەوقیعی کەسێک ئەو کەسە تۆزێ لێک وەڵامە تۆتە مکاکی گەرم عالەمە هەمووی وەساوە باشە بۆ ئەوە واللهی خەریفی نوێژی زوحایە ئەی خوا لێت قبوڵ نەکا یا ڕەبی ئەوە کەی دینداریەتیە ئەوە دژایەتی دینە لە ماڵە نوێژی زوحات بکردایە خۆ تۆ سعاتی نوە هاتی بۆ دەوام لە سعاتی حەوتەوە نوێژی زوحا کاتی هاتووە باشە ئیسە تۆ بۆ لەوێ نوێژی زوحاکەی یان هەر کەی زەڕورە نوێژی زوحا نوێژی زوحا سنەتێکە
اگر ئازابووی لە ماڵا بووی بیکە کە لە ماڵە نەبووی لە ناو دائیرەکان نوێژی زوحا بۆ منەکە حتا نوێژی نیمەڕۆژ تۆ کە موچە وەرەگری ئەو عالەمە وەستاوە و مەجال نییە ئەبێ نوێژی نیمەڕۆکە تاخیر کەی هەتا کاتی دوای دینەکە. والله برادرێک من خۆم ئیشم کەوتوتە لای والله لە سعاتی 12 ڕۆیشتم لە 12 دەقە بانگێدا لە 12 ڕۆیشتمە من لەوێ وەسامە حتا یەک لە دوای یەکاتۆ لە مزگەوتەکە نزیکی دایرەکەیان بوو وڵات جەنابی ڕۆیە بۆ مزگەوت والله هەر لەوێ پێم وتم باشە قینە برا عەزیزەکەم ئێبیر لەوە ناقیتەوە خۆ ئێمە لە شوێنی دوورەوە هاتوون بۆ ئێرە یا خەڵکێکی تر زۆر تۆ لە سعاتی 12 دەرچووی ئەڕۆی بۆ لە یەک دێتەوە لە یەکی شەڵی وڵات دەوام نەما ئەڕۆیتەوە بۆ ماڵ ئەمە کەی خۆ ئەمە قبوڵەکە ئەوشمان هەیە بەڕێزە خەڵکی تریشمان هەیە ئامادەیە لە کاتی خۆشیە والله هەیە جگە لە کاتی دائیرەکەی خۆی لە شوێنێک لە کاتەکانی تریشە هەر ئیش بۆ خەڵک ڕاهیەکە یارمەتی خەڵکەدا ئەوە قوربانیدان بە ئیسراحەتی خۆت قوربانیدان بەوەی کە وڵاتی خۆت بەجێ ئەتێڵی لەبەر ئەوەی لە وڵاتەکەی خۆتان نایەڵە ئیسراحەتکەی لە وڵاتەکەی خۆتە لەسەر سیاست یان لەسەر بێئیشی یان لەسەر هەر وەزعێکی تر تۆ وڵاتی خۆت بەجێ ئەتێڵی و هی جلت ئەەکەیت و کۆچ ئەەکەی لەبەر ئەوەی بژێی وەکو مرۆڤ یعنی ئەویش ئەخر بەجێهێڵانی وڵاتی خۆت زۆر زەحمەتە بەڕێزە هیچ شتێک ئەوەنەی ئەوە واللهی وڵات خاک ئەتوانم بڵێم دایکی دووهەم نیە دایکی یەکەم تشە ئەو خاکە دایکی یەکەمی تۆیە کاتێ بەجێی دێڵی وەک ئەوە وایە دایکت بەجێڵابێ وەک ئەوە وایە باوکت بەجێڵابێ زۆر قورسە بۆیە پاداشتەکەی زۆر گەورەیە. قوربانیدان بە لەزەتی خەو کاتێک کەسێک لەبەر خاتری خوا شەوی درەنگ لە سعاتی یەک لە ئێوارە لە دەرخەوتووە لە یەک هەڵەسێ ئەو شرینی خەوە بەجێ ئەتێڵێ و دوو ڕکات لەبەر خاتری خوای تەعالا نوێژی شەو نوێژیەکە زۆر گەورەیە زۆر گەورەیە یعنی ئەو کەسە ئەجر و پاداشتەکەی لە لای خوای تەعالا زۆر گەورەیە. بەڕێزان پێغەمبەرانی خوا باشترین نمونەی قوربانی بوون بۆ ئێمەی مسلمان هەر لە پێغەمبەر ئیبراهیم و پێشی پێغەمبەر ئیبراهیم لە پێغەمبەر نوح عەلەیه السلام لە پێشووتر لە پێغەمبەر ئادەمەوە ئادەم عەلەیه السلام دوو کوڕی هەیە بەڕێزان دوو کوڕی هەیە لەسەر تەماحی دنیا لەسەر هەموو ئەم زەویە حەد سێ و چوار نەفەر بوونە ئادەم باوک و دوو کوڕ و دوو کچ و خێزانێکی کوڕێ لە کوڕەکانی ئەوەکەی تریانە کوژێ لا حول ولا قوة إلا بالله لەبەر خاتری مەسلحەتی دنیا و پارەی دنیا ئەمە دەرسێکە بۆ ئێمە مرۆڤایەتی هەتایە کە پارە ئاوا بە ئینسانەکە تەماح ئاوا بە ئینسانەکە. نوح عەلەیه السلام ئیبراهیم عەلەیه السلام باوکی پێغەمبەرەکان ئیبراهیم عەلەیه السلام لە خاک و نیشتمانی خۆی دەریەکەن لەبەر ئەوەی قسەی حەقەکە لەبەر ئەوەی دینی خوا بڵاوەکات لەبەر ئەوەی بە خەڵکەڵی خەڵکی نەشیرک مەکەن شەریک بۆ خوا قرار مەدەن ئێمە تەنها خوایەکمان هەیە ئەو بپەرستێ نابێ هیچ کەسێ دەریەکەن ئەویش لەبەر خاتری خوا ئەڕاو ئەڵێ عەرزی خوایە لە هەر شوێنێکە من هەر بانگەواز بۆ دینی خواکەم ئەمجا لە تەمەنێکی گەورەیە خوای تەعالا مناڵی پێدا ئیمتحانێکە بە مناڵەکەی خێزانەکەی و مناڵەکەی ئەبێ بڕوا لە سەحرایەکی دوور هەزارها کیلۆمتر لە خۆی دوورە لەوێ بەجێیان بێڵێ ئیمتحانی خوایە بەڵام ئەم قبوڵێکا و ڕازیشە و سەرەکەوێ خۆیشی و خێزانەکەشی سەرەکەون دوای ئەوەی کە ئەو ئیمتحانە گەورە سەرکەوتنیان بەدەست هێنا و خوای تەعالا ئەو شوێنەی ئاوادان کردەوە و ئیسماعیل لەوێ مایەوە و ئەویش گەورە بوو ئەمجا خوای تەعالا بەوە تاقیەکاتەوە کەوا بڕۆ کوڕەکەت سەر ببڕە لە پێناوی خوا ئیمتحان و تاقیکردنەوەیەکە ئەلەوەیشە خۆی و ئیسماعیل سەرەکەون و خوای تەعالا نایە لێسەری ببڕێ و بەرانێک ئەنێرێتە خوارەوە کەوا ئەیکا بە قوربانی ئەلەوە قوربانی هاتووە خەر قوربانیش کە ئێمە ئەمڕۆ باسێکن ئەلەوە هاتووە خوای تەعالا بە فیدای ئیسماعیل بۆ ئەوەی سەر نەبڕێ بەرانێک ئەنێرێتە خوارەوە بیکات بە قوربانی. ئیتر پێغەمبەران گشتیان شوێنکەوتووی پێغەمبەرەکان تەماشاکە خۆشەویستەکانم ئەصحاب الكهف لەبەر خاتری دینەکەی خوا ماڵ بەجێ دێڵن و ئەڕۆن حەوت کەسن ئەچنە یان زیاتر یان کەمتر ئیتر المهم یعنی ئێمە بە اجتیهادی خۆمان ئەڵێن حەوت کەسن ئەچنە ناو ئەشکەوتێکەوە لە ترسی زاڵمانە بۆ ئەوەی دینەکەیان سەلامەت بێ لەبەر خاتر دین خۆمانە هەمویان کاربەدەست بوون هەمویان دەسڵاتێکیان هەبوو بەڵام لەبەر ئەوەی بوون موحید بوون و ئەیانەت ئێمە ئەو دەسڵاتە ناپەرستین خوا ئەپەرستین مجبور ئەشتە ڕۆینە ئەشکەوتێکەوە خوای تەعالا 300 ساڵ خەواندنی کاتێک هەڵسیان نە ماڵمان نە کەسمان نە خزممان نە دۆستمان هیچ کەسێ نەما ئیسا تۆ بخەوە و هەڵسە 300 ساڵ تێپەڕی کردووە کوڕیەکەت یعنی نەوەی نەوەکەت هاتۆتە دنیا مە قوربانیە خۆشەویستەکانم ئەوە قوربانیە کە ئەصحاب الأخدود لە پێناوی خوا چاڵ ئەکەنن لەسەر جادەکان هەر کەسێ بڵێ لا إله إلا الله کەنە ئەو چاڵەکە پڕە لە ئاگر و ئاگرەکەی هەڵساوە هەر کەسێکیش پەشیمان ببێتەوە لە دینی خوا ئەڵێن تۆ بڕۆ خەڵکانێکی زۆر لەسەر لا إله إلا الله خریانە ناو ئاگر و سوتێنران لە ئاخیرا ژنێک مناڵێکی کۆرپەی بە باوشەوە بوو خەریک بوو لەبەر خاتری مناڵەکەی پەشیمان بێتەوە لە دینەکەی خوا بەڵام خوای تەعالا ئەو مناڵەی هاوردە زوان وتی دایە ئەمە ئاگر نییە ئەوە بەهەشتە
خۆتی تێفڕەدە ئەوەی کە ئەتەوێ خۆتی لێ دوور بگری لەبەر خاتری من ئەوە جەهەنەمە چونکە ئەوە ناحەقە ئەوە پەرستنی غەیری خوایە قوربانیدان ئاوا بووە بەڕێزان و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەصحابەکانی پێغەمبەری خوا باشترین نمونەی قوربانیدان بوون خۆتان نەزانن چی بە پێغەمبەر کرا صلی الله علیه و سلم چۆن عەزیەت درا چۆن صحابەکانیان لە بەردەمیان ئەکوش لەژێر ئەشکەنجەیە دوای ئەوە پێغەمبەریان دەربەدەر کرد بڕیاریان دا بیکوژن ئەمجا پێغەمبەر مەجبوور هیجرەتی کرد و ئەصحابەکانی وڵاتیان بەجێهێڵا لەبان بەرزایەکانی مەکەوە سەیری مەکەیە کرد ئەی فەرموو مەکە تۆ خۆشەویستترین زەوی خوای لەلای من بەڵام چی بکەم دەرمەکەم شارم نییە چووە مەدینە لەوێ دەوڵەتێکی بۆ ئەم ئیسلامە دروست کرد لەوێش عەزەوە نەبڕۆیەتە مەدینە ئیسراحەتی کرد لەوێ منافقەکان لە هەمووی ناخۆشتر منافقێکە کە ها لە پشت تۆ نوێژەکە ئەوە لە هەمووی ناخۆشتر واللهی لە کافرەکانی مەکە زیاتر عەزیەتی پێغەمبەریانە ئازاری دڵی پێغەمبەریانەدا پێغەمبەر ئەوەی بۆ جەنگ 950 کەسی لەگەڵا بوو یەکێ لە ڕئیسی منافقەکان هەڵەگەڕاوەی واللهی من ئەمە غەڵەتەوە محەممەد تویکەی من ئەگەڕێمە دواوە بە یەک جا سیاسەت کەس لێ ئەگەڕێەوەەوە نیوەی جێشەکە گەڕێەوەەوە حوسێکن حتى آخر ڕۆژانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم منافقەکان خەریک بوون لە شاخی بەری دەنەخوارەوە بۆ غەزایەکە چوون دیەکیان کەوتە بەردەمێکیان کەوتە دوای خوای تەعالی پاراسی ئەنووس پێغەمبەر لەو شاخە بەردەنەخوارە حتى آخر نفس هەر دژایەتیانە ئەوە طبعا باسی جوولەکەمەکە جوولەکە چی بە پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم چەند جا هەوڵی دەرمان خواردیان کرد ئەصحابەکانی لە دوای خۆی ئەبوو بەکر چەند جا ماڵی خۆی سفرە کرد ئەیگیانە سەر قسەیەکی خۆمان ێژە ساجی عەلی ئەگەیشتە سەر ساجی عەلی ئەم جارێکی تر تجارەتێک کرد و دەوڵەمەند ئەبوو ئەم جا جارێکی تر لە پێناوی خوایە ماڵەکەی خۆی سفرە کرد ئەبوو بەکر عومەری کوڕی خەتاب ڕۆژێکە ناتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من زەویەکی زۆر بە نرخم دەستکەوت لە خەیبەرە ئەی پێغەمبەری خوا زۆر خۆشەویستە لەلام ئەمەیە لە پێناوی خوایە بیخەمە شوێنێکە خوا پێی خۆش بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وەقفی کە لە پێناوی خوایە لەسەر فەقیران و هەژاران و خەڵکی بێباوک و وەقفی کە عەرزەکە بێڵە لە پێناوی خوایە وەقف بێ خەڵکانێ بخاتە سەری ئیش ئەو عەرزە بەرهەم بێنێت بەرهەمەکەی دابەشکە لەسەر خەڵکی فەقیر و هەژار و ئەوانەی کە پێویستیان پێیەتی ئەمە لە زمانی سەحابەیە زۆر بوو ئەم وەقفکردنە یعنی لە پێناوی خوایە ماڵێک وەقفەکەی تۆ مزگەوتێ خەریکە بینا ئەکرێت لە پێناوی خوایە تۆ شتێکە خەیتە ناوی بۆ سەدەها ساڵ ئەمێنێتەوە و خێرەکەی بۆ تۆ دێت تۆ ئەمری بەس لە دوای خۆت خێرەکەی بۆ دێت هەر بەردەوام خێرت زیاد دەکات ئەمە هەمووی خۆشەویستەکانم قوربانیدانە لە پێناوی علما و لە پێناوی علومی شەرعیە خۆشەویستەکانم قوربانیەکی زۆر ئەدرا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە پاشی ئەوەش ان شاء الله یەک دوانێکی بەسەریعی باسەکەین لە وتاری دووەمە داواکارم خوای تەعالی بەخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمەندە نوری ئیمان خاتە دڵەکانمانەوە دامەزرامان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە یا ئیلاهە العالەمین لەوانەمان بگێڕی کە دینیان خۆش بێ بەرنامەی خوا و بەرنامەی پێغەمبەرەکان خۆش بێ لەسەر ئەو دینە بەڕاستەقینەی بمێن هەتا وەکو ئەمرن و ئەم دنیاە بەجێڕێڵن یا ڕەبی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەب العالەمین یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ئەم گەنجانە دامەزراو بکەی لەسەر دینداریەتی خۆشەویستی دین و ئیمان و تەوحید و عەقیدەی پاک بخەیتە ناو دڵیانەوە زیاتر لە هەموو شتەکانی تر یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت هەنێ موسڵمانە احتیاجیان هەیە مناڵی نابێ داوای دوعای خێرمان لێیەکە هەیە قەرزارە و داوامان لێکە دوعای بۆ بکەن کە خوای تەعالی قەرزەکانی لەسەر لابە هەیە گەنجە و حەزە ژیانی هاوسەرەتیەکە لە کچان و لە کوڕان هەیە نەخۆشی هەیە یا ڕەبی خوایە ئێمە ئەپارڕین وەڵین یا ڕەبی هەر مسڵمانێک شتێک لە ناو دڵیایەتی حەزەکە ئێمە دوعای بۆ بکەین یا ڕەبی خوایە داواتی یەکەین بۆی جێبەجێ بکەین خێری دین و دنیای تێ بخەی بۆ یا ڕەب العالەمین خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە تەبایی و خۆشەویستی و برایەتی بخەیتە نێوانمانەوە یا ڕەب العالەمین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خۆشەویستەکانم قوربانیدانی پیاوچاکان و ئەولیاکان و زانایانی ئیسلام لە پێناوی خوایە ئیسماعیلی کوڕی عەیاش یەکێکە لە عالم و زانە گەورەکان ئەڵێ من لە باوکمەوە 4000 دینارم بە وەرەسە بۆ جێما 4000 دینار ئێستا ئەکات ئێستا بە سعری ئێستا ئەکان ملیۆنێک و 600,000 دلار ملیۆنێک و 600,000 دلار لە پێناوی خوایە بۆم بە وەرەسە لە باوکمەوە بەجێماوە بووم بەڵام من هەر هەمووی لە پێناوی خوای پەروەردگارە بۆ بەدەستهێنانی علمی شەرعی و زانستی شەرعی هەموویم سەرف کرد لە پێناوی خوایە بەش سندنی کتێب بەگەڕان بەدوای علما ئەم شار و ئەو شار و ئەو شار بەڕێزان جاران عولەمای جاران خۆشەویستەکانم لە بوخاراوە لە تاجیکستان و لە تورکمانستان و لە ئەو پەڕی دنیاوە لە سین کە ئێستا بەشێکی وڵاتی ئیسلامی ئەو کاتە بووە
ليو جيشنة بغا جيشنة ولاتاني مكة مدينة بدواي علم قراون بدواي حديثي في غمرة قراون صلى الله عليه وسلم خوش إيسا كانوا لأندلس لأسبانياي إستوى طالب علمه أواني خوندكار بون أقران هاتن بو مدينة بو مكة بو بغداد أو كاتب بغداد سرچاوي علم زانستي الشرعي بو ورقتني علم قران بدواي علمه هيانا الله او وند الله الليل الرويشتم بو ابي الليل الرويشتم بو ابي الليل هاتم بو ابي الليل الرويشتم بو ابي والله حركه يكونتو بيزار او دزورا من اللي ضل يخون جاري وهي الله اي باشا اما من بس بخلندنا وكي الله لبغات شون بو كوفه لكوفه هات مو ببغا ليو شون بو الشام ليو الرويشتم بو مصر لمصر الرويشتم بو فلان شون اما نعي من بيزار من طاقتهم يكشف فين مو اي ابي او خويتشني عزيتي خوار طبعا او همو ما بيش رويشتون هوش يسكن ببير رويشتون جاري وهي ديها كات وقتي خوي صوان بريوه بدواء ويا بقن علمي شرعي وقت يسنبو اواكف انترنت هنا تبردس اما حروك خيال وابو امشتنا والله برزان من كتابك الحمد لله من زكي ده كتاب زياترم هي لا فقه ولا شريعه امانه كنسيمه والفضل خوي پروردگار باور كان بس كتابي عقيدك سيدان الصال من تا كتابه من سيدان الصال من خليك كتابه سيدان الصال جاري وهب ولا برك حديثه من شجدان الرجل ماله او ماله اما مساك اما مساك انت او كتاب بس كتاب زعما حديثات ضعيفه يا صحيحه تبي كمان او كتابك يستمن لدى ثانيه او حديثات وزمه لدى ثانيه يعني او كتابي كمان في شاب بس يصل مسيمته يس اگر سير رجل ببرم اتوانم لو كتابه هي السدان والله جاران مجان نبو جاران هل كتاب نبو بينوسي هل نقلم بو نكتب من شو متى خدمتي ما عبد الكريم المدرس يا ربي خوايا غرقي رحمه ببي والله شو متى خدمتي لصالكاني هشتا ام بياوا نوسيني شلونك تخش يسكن تصورك نوسيني شلونك ميزكي دانا ابو قد انا انش او علمي شرعي بنوسيت اما مصاد انا انش ودا مش نبي نوسيته الا ببياوا احتراما بو علمي شرعي ببياوا مع مساق قاميشه كي بدا سو بكبياوا ترى نيجا اي كلمه مركبه ولا سرق غزكي يك وشي يك بيتيكي نوسي دواي اكبيا بيتيكي تري نوسي دواي اكبيا بيتيكي تري نوسي بما مع مساق دو تفسير نوسي وتفسير كي قران بكردي تفسير كي قران بعربي بما مع مساق لحرتشي علومي شرعيه لو كانت امانه نبو لعلومي حديث وعلومي قران لديها علومي شرعي ما مساكتي بنسيت نزيكي حفتا صاري تمني بس بعلمه ببلاط ابن يوم بقى عندني علمي شرعي عندي العلماء من هي الله الروجه كان من دوانزس درس دعوه توا بخيندنو بقى ورقه دوانزس درس خان هندك خيندم الامام وساكم وهندك شم دعوه توا ما هو قرباني دانا هموج يعني اخوانا كردوتا قرباني لبيناوي ديني خويا دولمان نبون لبيناوي اويا كقراون بدو علمي شرعي خدمتي ام دينيه او جا عندي نبي شتوتي ايما يترجع لو هاني كان كجراون براين اواني سئما كش علين مذهب امامي ابو حنيفه لبيناوي ام دينيه چندين ساسجن كراوا امامي الشافعي هروها عزيز دراوا امامي مالك والله ديها صاري 80 نزكي بسفيان صاري 80 لاخيرا نيتوان لما قدرتش هل ما قدرتش نيتوان يبربو مزقو جماعه كان يبو جمعكي بروي عزيز دراوا للاني دصلا دارانوا كبشرتي او كاتد دصلا داران على اساس اما خلافه اسلام بو عزيتي امامي احمد دراوا تاب رياضه سركوشتن ام دينا لبيناوي قرباني دراوا ام دينا لبيناوي عزيز خراوا ما اسراحه حمي هاتو تبردسمان حمي اسان بمان لقل او شا يما خريكي ناوي زهر بمان لديني شفاش ايمانيه شارزه ايمانيه نك انا شرحنا لعلماء كان في شوي عبر دان نشتو باسي عالميه كهزار صال بلا يسلفينا عندنا عزيتي قال الله او واي او امي واي تكفيرك او تبديعك او تفسيقك او قابنا